بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە ڕووماڵی پێیان لە خزمەتانداین بۆ قسەکردن لەسەر کێشەی نەوت لە نێوان هەرێم و بەغداد بە دیاریکراوی کێشەی نەوت چی بەسەردێ ئێستا داواکاریەکانی بەغداد لە بواری نەوت چییە؟ ئایا حکوومەتی ماوە بەسەر کوێرێم دەچیتە ژێرباری ڕێکەوتن لەگەڵ بەغداد کۆمپانیا نەوتیەکان چ مەرجێکیان هەیە و دۆسی نەوتێرێمیش چی بەسەردێ و بۆچی ئێستا پێوەستکراوە بە پرسی موچەش ئەم پرسیان لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر بەهجەت ئەحمەد شارەزای نەوت و غاز لە ستۆدیۆ هەروە مامۆستا یادگار سدەی گڵاڵی سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیت لە پرۆسەکانی نەوتیش لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونیت گوڵاتان دەکەم کاکتۆر بە خێرمێک لە سەرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەو گفتوگوی کێستە دەستی پێکردو لە بینی هەرێم و بەغداد لەسەر نەوت گفتوگوکان بەکوێ گەیشتون ئێستا وەفدێکی وەزارەتی سامانە سوچیەکانی هەرێمیش لە بەغداد کۆمپانی نەوتیەکانیش بەشدارن لەو گفتوگویانە زۆر سپاس بۆ جەنابتان سوپاسیش بۆم دەرفەتە تەبیعی سەبارەت بەو گۆڕانکاریانەی کە لە دوای ڕاوەستانی جەنگی ئێران ئیسرائیل و لە ناوچەکەدا هاتوۆتە کایەوە کە ئەمە لێکەوتەیەکی گەورەی هەیە لەسەر هەرێمی کوردستان و کاریگەریشی هەیە و لێکەوتێشی هەیە لە هەمان حاڵەدا ئێستا دۆخێکی تازە لە هەرێمی کوردستان و عێراقا هاتوتە پێشەوە و هەردوو لە خوازیاری ئەوەن کە بگەنە ڕێکەوتنێکی جدی بێت کە لە بینی هەردوو لایەندا بتوانن کە کۆتایی بەم کێشمە و ململانە سیاسیانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی کە بە شێوەیەکی بەردەوام و بە شێوەیەکی دەوری سەری هەڵداوەتەوە کێشەکان بەردەوام و بتوان چارەسەریکەن ئەوە بوو کە لە چەند ڕۆژی ڕابردوودا شاندێکی حکوومەتی اتحادی سەردانی هەرێمی کوردستانی کردو لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێم لە هەولێر کۆبوونەوەی کراوە و کۆبوونەوەکان وەزارەتی نەوت بوو بڵێ هی وەزارەتی دارایی وەزیری نەوت بەڵێ هی وەزارەتی دارایی وەزارەتی نەوت کە بەیەکەوە مشتەرەکی هاتوون تقریبا نەتیجەیەکی باشی داوە بەدەستەوە ئەوەی کە معلوماتم هەیە و لەسەر خاڵە جەوهەریەکان ئەو خلافاتانی کە هەبووە لێکتێگەیشتنی زۆر باش لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادیە هاتوتە پێشەوە بە تایبەتی لە پرسی نەوتە چونکە گرێکوێرەی مەشاکلەکانی بینی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی تەنها پرسی نەوتە و لە دوای گەڕانەوەی شاندەکەی حکوومەتی عێراقیش بۆ بەغدا شاندێکی هەرێمی کوردستان حالیان وەکو جەنابی شت باس کرد لە بەغدا و لە کۆبوونەوەان لەگەڵ نووسنگەی سەرۆکی حکوومەتی اتحادی و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان تاوەکو بتوان ئەو ڕێکەوتنەی کە لە هەولێر گەڵاڵە کراوە بتوانن لەوێ ئامادەی بکەن بۆ واژووکردنی نهایی و لە بەغداوە مژدەی ڕێکەوتنی نێوان هەرێم و حکوومەتی اتحادی لەسەر پرسی نەوت کە وەکو باسم کرد گرێکوێرە گەورەکەی نێوان هەردوولا اینجا بووجە و بوچەی خەڵکی کوردستان بەس بە کورتی ڕێکەوتنەکە چی تێدا لەسەر نەوت ئەوەی کە تا ئێستا بەکوێ گەیشتون ڕێکەوتنەکە ئەوەی کە من زانیاریم هەبێت لە بینی هەردوو لە هەرێمی کوردستان ئامادەیە کە ئەو نەوتی بەرهەمەهێنرێت کۆی ئەو نەوتی کە لە هەرێمی کوردستانە بەرهەمێنێت ڕادستی حکوومەتی اتحادی بکات و هەروەها کۆمپانیەکانیش کۆمپانیای نەوتەکانیش کە وەکو خۆشم قسم لەگەڵیاندا کردو باسییان کردووە ئێمە هەش ڕێکەوتنێک بێتە ئاراوە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی پابەند دەبین پێوەی و دەچینە ناو ئەو ڕێکەوتنانە و بەمەرجێت تەنها ئەوەیە کۆمەڵە گرنتیان هەبێت کە ئەوانی ژۆکو کەسێک وەکو لایەنێک لە سێکتەری نەوتی هەرێمی کوردستانە تاوەکو بتوان مافە یاسایی و داراییەکانیان پارێزراو بێت و ئەو کاتە ئەتوانم بڵێم پەیوەندیەکی باشیش لە نێوان کۆمپانیەکان و لە نێوان وەزارەتی نەوتی اتحادیدا دروستە بێت کە ماگانە هەم نەوتەکە تەسلیم بکەن و هەم شایستە داراییەکانی خۆیان کە هەیە بە شێوەیەکی بەردەوام وەریبگرن. سوپاس دەکەین کاکتۆر مامۆستا یادگار سوپاسی ئامادەبوونی بەڕێزیشت دەکەین دەمانەوێت سەرنجی بەڕێشی بزانین لەبارەی ئەو گفتوگویانەی کە دەکرێت و پێشتر خۆتان ئاگادارن کۆمپانیا نەوتیەکان کۆمەڵێک مەرجیان هەبوو لەوانە پاراستنی گرێبەستەکانیان گەرانتی شایستە داراییەکانیان قەزەکانی ڕابردوویان کە باسی $1 ملیار دەکرا پێدوای عێراق بچێتە ژێرباری ئەوانە یاخود لە بینی هەرێم و بەغداد کۆمپانیا نەوتیەکان بڵێن کێ مافی کۆمپانیا نەوتیەکان دەدات؟ سڵاو کاک حەکیم تەبیعی وەکو کاک بەجەد باسی کرد خاڵی ناکۆکی وە گرێکوێرەی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فێدراڵ شایستی کۆمپانیا نەوتیەکان بوو تەبیعی شایستی کۆمپانیا نەوتیەکانیش هەر لە ساڵی پارەوە کە هەمواری
یاسای بوجە کرایەوە بە شێوەیە لە شێوەکان ڕێککەوتنی لەسەر کرا کە بە شێوەیەکی موقت 16 دۆلاریان بیرێتێ و کوسلفە تاکو ئەوەی لایەنی سێم خەرچی نەوتی هەرێمی کوردستان دیارێکە لە مانگی 11 ساڵی پارەوە تاکو ئێستا لەو پاسنەیە ئاخڕێنەوە کە هەنگاوە بەرەو پێش و چارەسەرێکی یاسایی بۆ دانرا لە یاسای بوجە بەڵام لەبەر ئەوەی کە کۆمپانیا نەوتیەکان نیگەرانی هەبوو لەسەر ئەوەی کە دەسەڵاتی ئەو لایەنی سێمە چەندێکەوە تا کوێڕوە نەگەشت بوون لە ڕێکەوتن خاڵێکی تریشیانەوە بوو قەرزەکانی ڕابردویان کە نزیکی 1 ملیارد دۆلارە کێئەیە ئێستا بەم توێژانەی چەند ڕۆژی ڕابردوو کە کاربەجێتیش باسی کرد و ئەم ڕۆژ و چاوەڕێشەکرێ لە ڕۆژانی ئایندەشە لە بەغا بەردەوامیە بێ بگەنە ڕێکەوتنێک تەبیعی ئێستا زووە بۆ ئەوەی بڵێن بە تەواوەتی ئەگەین لە ڕێکەوتن لەگەڵ ئەوەی هیوای بەڕێکەوتن لە ئێستا زیاترە لە جاران بەڵام جەنابتان و بینەرانی شایدی ئەوە بوون لە 2 ساڵی ڕابردووە زۆر جار بەڵێنیرا کە لە چەند سەعات و چەند ڕۆژی داهاتووە هەناردە دەست پێ کاتەوە و 2 ساڵیشی بەسەراتۆی پەڕیش نەبوو لەبەرەوە بە چاوەڕێی کردار بکەین چاوەڕێ ڕێکەوتنی کۆتایی بکەین کە بزانین ئەبێتە هۆی ئەوەی کە هەناردە دەست پێ بکاتەوە یان نا ئەگەر شایستەی کۆمپانیا نەوتیەکان ئەوانەی ڕابردووانەی ئایندە ڕێکەوتنی لەسەر بکرێەوە نیگەرانی کۆمپانیا نەوتیەکان کۆمپانیەکان دەڵێن ئێمە گرنتی نووسراومانەوێت دوێنێش لە بەیان نامەیە کاتی ڕایگەیان هەر کاتێک گرنتی نووسراومان ئیرایە دەست ئێمە ئامادەسازیەکەین بۆ دەستپێکردنەوە یان نەردا لەبەرەوە هەر وەختێک کە کۆمپانیا نەوتیەکانی هەرێمی کوردستان ڕازی کران ئەو وەختە ئەتوانین بڵێن قۆناغێک بەرەو پێشەوە ڕۆچوون بۆ دەستپێکردنەوە یان نادەی نەوتی هەرێمی کوردستان باشە مامۆستا ئەدگەر سەبارەت بە بڕی بەرهەم ئێستا ئەوەی کە دیارە چەندە وەداعەتەکەشی ئێوەژە کۆڕێکخراوین و بین لەم ڕۆژانەدا راپۆرتێکتان بڵاو کرد بوو سەبارەت بە بڕی بەرهەمەکە وەداعەتەکەی و پێشتریش یاریدەدەری سەرۆکی حکوومەت ڕێباز حەملان باسی 85 ملیۆن دۆلاری دەکرد لە داهاتی نەوت چۆن ئێستا بەرهەم و داهاتەکەش طبیعی تاکو پێش شەڕی 12 ڕۆژەی ئێران ئیسرائیل ئاسی بەرهەمێنان لە هەموو کێڵگەکانە تقریبا 9 کێڵگەی 8 کێڵگەیە بەس کێڵگەیەکیان دوو ناوچەی بەستی هەیە کە ئەبێ بە 9 کێڵگا نزیکی 300,000 بەرمیل بۆ 330,000 بەرمیل بووە بەهۆی جەنگی ئێران ئیسرائیلەوە سنووری ئێران داخرا بۆ ماوەیەکی یاخۆ هاتوچۆیەکی سنووردار بوو لەبەر ئەو کڕیارانی نەوتی هەرێمی کوردستان کە پاڵاوەکانی هەرێمی کوردستانن ئەو نەوتەی کە ئەی پاڵێەوەن لەوێ هەناردەیەکەن نەیانەتوانی بە شێوەیەکی تەواو هەمووی هەناردە بکەن لەبەرەوە و ئاستی ئەمباری هەرێمی کوردستانیش و کڕیارانی دیستان سنووردارە کاتێکە نەتوانن نەوتەکە ساخکەنەوە هەناردە بکەن لەبەرەوە ناچن وەجبەی تر وەرگرن ئاستی بەرەم تۆزەکەمی کردبوو و ئێستا تۆزەکەمی کردووە بەڵام تاکو پێش شەڕەکە نزیکی 300 بۆ 334 هزار بەرمیل نەوت بوو و لە ساڵی 2024شە بە تێک ڕا 310 بۆ 320,000 بەرمیل نەوت بە بەردەوامی ڕۆژانە بەرهەم هاتووە طبیعی من تێبینیم هەیەگەر راپۆرتەکەی ئێمە سوێند بێتەوە سەبارەت بەو 85,000 کە با بڵێن ڕاوێژکاری دارایی سەرۆکی حکوومەت باسیە کرد کە دیسان و هەر 85 نەبوو ئەگەر وردی کردەوە لە دوای 8 ملیۆن دۆلارە مایەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمە بەڕاستی من چەند جارێک گوتمە بەچەی پێکەنینە بەو شێوە حساب ناکرێەوە بەو شێوەیەش نییە ئەو بەو وردبینی کە ئێمە بە کێڵگە کردومانە ئێمە ناتوانین لە بەڕ ژمارە بین بەداخەوە لە پرسراوانی حکوومەتی هەرێمی کوردستان بە وەزیری سامان سروشتیەکانیشەوە بە وەکالەت لە بڕ ژمارەیان جارێکەڵن ئاسی بەرهەمێنان 300,000 هەر لەو لێدوانە دوای 10 ساڵی دەڵێ 280,000 هەر لە 20,000 جارێک ئەڵێت لە ساعت لە مێنێتەوە جارێک ئەڵێ زیاتر مێنێتەوە ئەڕوا بۆ کۆمپانیا نەوتیەکان لەبەرەوە ئێمە بەو شێوە نایەتین ئەگەر راپۆرتەکەمان تاوور کردوەوە کێڵگە بە کێڵگەمان هەیە لە ساعتەی بۆ کۆمپانیاکە ئەڕوا کێڵگەشمان هەیە لە 150 بۆ کۆمپانیاکە ئەڕوا بە تێکڕا ئەوەی کە حساب کراوە لە نێوان ئەو 8 کێڵگەی کە بەرهەمێنانەکەن لە 120 بۆ کۆمپانیا نەوتیەکان ئەڕوا لە ساعت 71 شتێکی تقریبا 8 بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەمێنێتەوە طبیعی ئەمە هەرەوە نییە ئێمە پێمانەڵێن کە 65,000 بەرمیل نەوت ئەیدێ بە پاڵاو بکان بۆ ئەوەی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بیپاڵێون بۆ ئەوەی کە با بڵێن بە
نرخی پاڵپشتی کرا و ئەیرێ بە پاڵاوگەکان بۆی هاوڵاتی ئیسرائیل لێ بکە بە 750 دینار بنزین ئەفرۆشن و دیسانیشەوە تەنی نەوتی ڕەش بە 150,000 دینار ئەیان بە کارگەکان یاریمی کوردستان. ئەمانەشمان حسێب کردو چونکە ئەوانش داهاتە ڕاستە تۆ پارەی پاڵاوتنی لێی بەڵام لە نەتیجەژا پارەیەکی زۆرت بۆ ئەمێنێتەوە لەگەڵ ئەوە شاکە سیعرەکە داشکاوە گەچونێتەوە نەتیجەی تەنها لە داهاتی بنزین و دیزڵ و نەوتی ڕەش حکوومەت یاریمی کوردستان نزیک 7 ملیۆن دۆلاری مانگانە دەست ئەکەوێت کە ئەمە بە هیچ شێوەیەک و لەی شوێنەکە باسی ناکەیە. پێمانەڵێن کە 26 ملیۆن دۆلار ئەیان بە پاڵاوتن کە 13 دۆلار و 11 سنتەکە بۆ هەر بەرمیلە پاڵاوتن کە مژلیسانەوە زۆرە و لە نرخی معقول نییە بۆ پاڵاوتنی یەک بەرمیل نەوت لەم بارودۆخە یاریمی کوردستانە و بەو نرخە هەرزانەی کە پاڵاوگەکان سوودمەندن لە هەرزان کڕینی نەوت یاریمی کوردستان لەو لاشەوە سوودمەندن لەوەی کە ئەوەی حکوومەتەیان ناتێ بە نرخێکی زۆر گران بۆیە پاڵێون کە ئەمە لە دوولاوە ئیستیقلالی بارودۆخەکە کراوە. بەڵێ بەزەوەی کە بەڕێستان باستان کردو لە راپۆرتەکە دەڵێن ئێستا داهات نزیکەی بڵێن هەناردەی ڕۆژانە 300,000 بەرمیلە داهاتەکە دەڵێن 297 ملیۆن دۆلار لە مانگێکدا 213 ملیۆن دۆلاری بۆ حکوومەت 84 ملیۆن دۆلاری بۆ کۆمپانیاکان یعنی بە پێی ئەوەی راپۆرتەکەی و بێگەر وا بێت ئەو 213 ملیۆن دۆلارە بێ مانگانە بە پارەکەی خۆمان 300 ئەگەر بە 100 حساب بکەین 300 ملیار دینار دەکات کە لە نەوت دەست دەکەوێت. بەتەکیب دەما پێمانەڵێن کە نزیکی 36 ملیۆنی لەو پارەیە با بدەن لەو 213 ملیۆنەی کە بۆ هەرێمە مێنێتەوە 36 ملیۆنێکی لێ ئەیرێ بە کارەبا بەرەمێنانی کارەبا و کۆمپانیەکانی کە بە کارەبا بەرەمێنن 26 ملیۆنیشیان ناوە بە پاڵاوگەکان کە وتوان زۆر ئەگەرەوەشی لە دەرکەی دیسانەوە هەرە و بڕە ئەمێنێتەوە چونکە لەو لاوە ئەوە لێوان تقریبا ئەکاتە نزیکی 6 ملیۆن دۆلار بەڵام لەو لاوە 7 ملیۆن دۆلار لە بەرهەمە نەوتیەکانە گەڕێتەوە کەواتە هێشتا لە 230 ملیۆنەکە زیاتر ئەمێنێتەوە بە حکوومەت یاریمی کوردستان کە بە شێوەیەکی دروست بە تەبیعی مامەڵەی لەگەڵا کرێ و غەیری بەرهەمەکانی تریش کە لە نەوتی سپی و لە سوتەمەنی فڕۆکە و ئەنەمانیش حسێب نەکردووە غازی ماڵان کە دیسانەوە لە بەرهەمە پاڵاوگەکانی نێرن قیر دیسان ئەمانە هەمووی بەرهەمن و ئەمانە هەمووی لە بازاڕە بە خۆڕایی نەفرۆشی هەمووی بەپارێ ئەمانەشمان هەمووی حسێب نەکردووە ئەنجا تەنها 3 بەرهەمی پاڵاوتن نەکاتە نزیکی 7 ملیۆن دۆلار کە قەرەبووی ئەوە ئەکاتەوە کە خەرجی پاڵاوتنەکان و خەرجی کارەباش دیسانەوە ڕکاتەوە تەنها لە پاڵاوتنەکان و بەو نرخە هەرزانشی کە بە 150 کەمتری نرخی بازاڕی جیهانی نەوتەکە فرۆشتاوە ئەنجا ئەو نەشەمێنێت. باشە دواتر دەینەوە خزمەت باسیەوە بکەین ئەگەر سۆمۆ بیفرۆشێ چەندە جیاوازیەیە ئەوەی کە ئێوە باستان کردووە ئێستا بە 33 دۆلار نەوتیاریم دەفرۆشێ ئەگەر سۆمۆ بیفرۆشێ دێمەوە خزمەتە جیاوازێکە چەند دەبێت کاکتۆر بێمەوە خزمەت بەڕێز سەبارەت بە تێچووی کۆمپانیا نێوتەکان ئەوەی 16 دۆلار دیاری کرا لە یاسای بودجە ئێستا کۆمپانیا نێوتەکان بە مەرازین بەو تێچووە و ئایا لە هەرێم تێچووی بەرمیلێک نەوت 16 دۆلاری دەوێت لە هەموو شوێنەکان ئەزانین چۆن ئەو 16 دۆلارە نرخی تێچووی یەک بەرمیل نەوت نییە بەرەمێنانەکانی نییە نەکەوە جار ئەو هەر قەرزێکە کە حکوم بەپی ئەو یا تعدیلێکە کراوە لە یاسای بودجە حکوومەتی اتحادی لەسەر بودجێ حاکیمە 16 دۆلار بۆ کولی بەرمیلێک کە ڕادستی حکوومەتی عێراقەکەی وەکو قەرزێدا بە هەرێمی کوردستان بۆ ماوەی 2 مانگ لە ماوەی ئەم 2 مانگەدا پێویستە کۆمپانیایەکی ڕاوێژکاری بێتە هەرێمی کوردستان و کێڵگە بە کێڵگەی نەوتی هەرێمی کوردستان تێچووەکەی حساب بکە بزانە ئەم تێچووە هەڵسەنگاندی بۆ کە بزانە ئەم تێچووە چەندێکە ئایا لە 16 دۆلار کەمترە یاخود لە 16 دۆلار زیاترە ئەو کاتە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر دوایین راپۆرتی ئەم کۆمپانیا ڕاوێژکاری کە هەردوو لایەن لەسەری ڕێەکەون دیاری ئەکەن کە کێڵگە بە کێڵگەی نەوتی هەرێمی کوردستان چەندێکی پێویستە بۆ نمونە لەوانەیە لە کێڵگەی بۆ نمونە باسیکەین تاوگی لەوانە 20 دۆلاری پێویست بێت لە کێڵگەیەکی تر لەوانە 10 دۆلاری پێویست بێت ئەو کاتە ئەم 10 دۆلارە جێگیرە بە تێکرا نامێنێت بە تێکرا نامێنێت کێڵگە بە کێڵگە وەکو ئەوەی کە لە یاساکەی یاسای بودجێ عێراق بادی 12 داهاتەوە بەڵام کۆمپانیا نەوتەکان لەسەر ئەم بابەتە ملاحەزەیەکی زۆریان هەیە کە یەکێکە لە گرفتەکانی ڕێکەوتنی بینی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی ئەویش
پەیوەندی هەیە بە ئالیەتی ئیشکردنی ئەم کۆمپانیایە. ئەم کۆمپانیایە کە یاساکە دیاری کردو بە پێی یاساکە بێت کۆمپانیاکە کۆمپانیایکی ڕایۆشکاری و کە دەسەڵاتی هەڵسەنگاندنی هەیە بۆ تێچووی بۆ دیاریکردنی تێچووی 1 بەرمیل نەوت بەرهمێنانی 1 بەرمیل نەوت چرێکی تێدەچێت چاڵگە بە چاڵگە دیاری کات. بەڵام کۆمپانیا نەوتەکان داوایان کردوڵە نەخێر نابێت ئەم هەڵسەنگاندن کات بۆ تێچوونی بەرهەم بەڵکو دەبێت تەنها وردبینی بکە بۆ ئەو نرخانەی کە ئێمە ئیدێنێ بۆ نمونە کۆمپانیاکە باسی ئەوە دەکات کە بۆ بەرهمێنانی 1 بەرمیل نەوت پێویستی بە کۆمەڵێک ڕێکارە پێویستی بە کۆمەڵە پێداویست و تێچوو هەیە ئەم نرخەکە بخاتە بەردەمی کۆمپانیا ڕایۆشکارێکە ئەو بەس تەنها وردبینیەکی پێ عملیەکی وردبینی بکە و نرخەکە سابتکە کە ئەمە حکوومەتی عراقی ڕەتی کردوێتەوە. حکوومەتی عراقی ئەم بابەتی ڕەت کردوێتەوە و یەکێکیشە لە خلافە جەوهەریەکانی بینی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی کە پێشتر لە مانگی 12 پار ڕێکەوتنی لەسەر کراوە. یعنی ڕێکەوتن کراوە کە بەم ئالێتە پێویستە کۆمپانیەکان چیە مادەمەگەر حقیقەتەکە دەرکەوێت کۆمپانیاک بێ لێ کۆنەوە کە بزانە کام کێڵگەی 16 دلاری دەوێت کامەی دیکە کەمتری دەوێت بۆ ترسیانەیە کۆمپانیەکان دیارەوەندەی ناوێت 16 دلارەکە گەروار ئەزانی چۆنە بۆ بەرمیلێ کاک حەکیم سەریکە لە عێراقیشا لە چەڵگەیەک بۆ چەڵگەیەک فەرقەکە بە پێی جۆری نەوتەکە کوالیتی نەوتەکە ئێستا بۆ نمونە لە عێراقا چەڵگەی گەیارە کە نەوتێکی قورسە تێچۆکەی تقریبا نەچێتە نزیکەی 20 دلار لە نزیک مووسڵە. بەڵام ئەو چەڵگە نەوتیانی کە لە هەرێمی کوردستانە هەن بە شێوەیەکی گشتی نەوتەکانیان لە جۆری مامناوەند بۆ سووکە ینی کە ئەمە واشکە کە تێچووی بەرهمێنانی نەوت لە هەرێمی کوردستاندا کەم بێت ینی زۆر نەبێت بە پێشبینی دەکەیت چەند بێ بەڕێز خۆت پێشتر لە کەڵگەی نەوتیش ئیشت کردووە تەسەوری من لە 6 دلار تێناپەڕێت بۆ کولی بەرمیلێک نەوت کە لە هەرێمی کوردستانە بەرهەم دێت ینی لەوە زیاتر تێناپەڕێت. ئێجا ئیتر ئەو کاتە کۆمپانیەکانیش تەحەفوزیان هەیە لەسەر ئەم بابەتە دیارە ترسی ئەوانەیە کە ئەگەر کۆمپانیەکە دەسەڵاتی هەڵسەنگاندنی هەبێ بۆ تێچووی بەرهمێنانی 1 بەرمیل نەوت وابێت کە ئاستی تێچوون دابەزێت کە ئاستی تێچوون دابەزی ئەو کاتە ڕێژەی ئەمە کاری بەپی ئەو سیستەمی دابشکردنی داهاتە هەیە کە لە گرێبەستە نەوتەکانی نێوان هەرێم و حکوومەتی هەرێم و لەگەڵ کۆمپانیا نەوتەکاندا ڕێکوتنی لەسەر کراوە ئەو کاتە ئاستی هەم قازاجەکەشیان کەمەکاتەوە و هەم ئاستی ئەو کۆستڕیکەڤەری کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان تێچۆکەی بگەڕێنێتەوە بۆ کۆمپانیەکان لەسەر داهاتی نەوتەکە کەمە بێتە ئەو کاتە لە تۆتەڵی بابەتەکەدا کاریگەریە کاتە سەر داهاتی کۆمپانیەکان. باشە بەس ئێستا ئەو نەوتێک کە دەفرۆشترێ بڵین بە قاچاق دەفرۆشترێ هیچ دەڵێن داهاتەکەی هیچ دیارنی چۆنە یانێ و نەوتە کە باسی نزیکەی 300,000 بەرمیل نەوت دەکرێت. وەزارەتی دارایی هەرێمی کوردستان کە چەند جارێک تاکیدی کردوێتەوە ئەڵێ ئێمە هیچ بڕەداهاتێک لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان ناگەڕێتەوە بۆمان وەکو وەزارەت کە چەند جارێک گوتە بێژی وەزارەتی کە خۆشم گوێ لێ بوو تەسریحی و ڕۆژنامەوانی داوە کە دەڵێت حتا وەکو ئەو راپۆرتانەشی کە وەزارەتی دارایی لە میزانی مراجعە مانگانە داوێتی بە حکوومەتی عێراق داهاتی نەوتی سفر بوو یعنی هیچ کەواتە وەزارەتی دارایی ئاگەی لەو داهاتن یەکە گەڕاوەتەوە بۆ ئەی دیارە ئێستا بەرمیلێک بە چەند فرۆشراوە لەو ماوەیە خۆ بەرهەمڕانەوەستاوە وایە بەپێی راپۆرتی مانگانەی کۆمپانیەکان کە راپۆرتی وەرزی بڵاوەکەنەوە کۆمپانیەکان باسیەوەکەن کە لە نێوان 30 بۆ 35 دلار نەوت بەپێی جۆری نەوت و کوالەتی نەوتەکە فرۆشراوە بە بازاڕی ناوخۆ و پێشەکیش پارەکەی وەرگیراواتە کابرای کڕیار پارەکەی خسۆتە سەر حسابی کۆمپانیا نەوتیەکە اینجا فیشەی بۆ کراوە و ڕۆشتووە نەوتەکەی وەرگرتوانی ئەوە نەماوە بە شێوەی ئاجلۆمانە پێش وەخت پارەکە وەرگیراوە. باش بەس کێڵگەکان ئێستا بۆ خورمەڵە هەیە ئەو لە سنووری هەولێرە تاوکێرە سنووری هەولێرە شێخانوایە سەرسەنگیش دۆکە کێڵگەی هەولێر لە هەولێرە بەس سەرقەڵا ئێستا بەس سەرقەڵا لە گەرمیە سەرقەڵا لە گەرمیان بەس ئەو لە سنووری بڵێن ئیدارەی سلێمانی بەرهەمماوە بەڵە لە سنووری ئیدارەی سلێمانی بەس کێڵگەی سەرقەڵایە ئەویش کەمیەتێکی زۆر کەمە و ڕۆژانێژ نییە بەرهەمێنانەکەی بەرهەمێنانێکی کەمە و غازەکەشی کە چکە ئەو کێڵگەیەکی خۆی کێڵگەیەکی غازی و نەوتیشە ئەوەی سەرقەڵا ئێستا غازەکەی بەکارهێنرێت بۆ بەرهەمێنان مەحەڵەیەکی کارەبایان دروست کردووە
کۆمپانیاکە و ئەو غازە سروشتی کە هەیەی بەکاری هێنن بۆ بەرهەمێنانی کارەبانی سوودی لێوەرەگیرە لێو. سوپاس دەکەم. مامۆستایەتگەر بێمە خزمەت بەڕێز سەبارەت بەوەی کە ئەگەر عێراق بۆ نمونە ئەو نەوتی هەرێم بفرۆشێ هەرێم بە $33 دەیفرۆشێ ئەگەر سۆمۆ بیفرۆشێ چەندە جیاوازی هەیە وە سەبارەت بە بڕەکەش ئێستا پێ دوایە ڕێک بکەون لەسەرەوەی کە چەند ڕادەست دەکەن چەندی بۆ ناوخۆ بەکات بەدڵێ عێراق سۆمۆ یاخود دڵێ بە چەند دۆلارێک لەژێر برێنتەوە ئەیفرۆشێ بە پێی ڕۆژە و ماڵ ئەکەوێ نێجاری لەوانێ بەرزتر بێ لە برن بەڵام ئەگەر بە تێکراوەریگرێ نزیک لەوانێ $3 نەجاریش بووە $5 ئەکرێ بێتە خوارەوە بە پێی کوالەتی جۆری نەوتەکانی عێراقیش فەرقەکە لەبەرەوە گەرە و نەوتەی هەرێمی کوردستان ئەگەر 300,000 بەرمیلەکە حسێب بکەین کە نزیکی 540 بۆ $550 ملیۆن داهاتێ بێت کە ماوەی حسابێکی سەریعی بکەین نزیکی $240 ملیۆن زیاترە بێ ماڵانە داهاتە پێ و لە نەتیجەشە حکوومەتی عێراق ئەو وەختە پشتی و شایستەی کۆمپانیا نەوتیەکان ئەیا ئەمە بەتەکید داهاتەکەی بۆ حکوومەتی عێراق زیاترە بێت بەڵام لە هەمان کاتیشا شایستەی کۆمپانیا نەوتیەکانی کە لێی ئەیە لەوانەی عێراق زیاترە تەبیعی تێچووی نەوتی هەرێمی کوردستان دوو هۆکارەوەی کە تێشوەکەی زیاترە یەکێکیان جۆری گرێبەستەکان و تۆپۆگرافیای هەرێمی کوردستانە بەڵێ کێڵگەنەوتیەکانی کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان کێڵگەی مامناوەند و بچووکن کێڵگەکانی عێراق بە زۆری کێڵگەی سەبەلاحن و زۆر کێڵگەی گەورەی جیهانیشن ئەو کێڵگانەی کە بچووکن دیسانەوە باژەت باسی کرد جۆری نەوتەکەشیان جایە ئەوانش دیسانەوە لە عێراقیش تێشوەکانیان زیاد دەکاتە بێ ناتوانین بڵێن کێڵگەیەک لەگەڵ کێڵگەیەکی تریشا تێشوەکانی وەکو یەک وایە جیاوازی هەیە لەبەرەوە ئەو $16 وەکو کاکبەجەت باسی کرد ئەوە سولفەیەکە ئەیرێت تاکو ئەو کاتەی ئەو کۆمپانیا نێودەوڵەتیە یەت وردبینیەکە وردبینی لەسەر ئەساسی چیەکە شایستەی کۆمپانیا نەوتیەکان و تێچووی نەوتی هەرێمی کوردستان لەسەر ئەساسی چی دیارێتی ئەوە خاڵە گرنگەکەیە و ئەوش خاڵە ناتۆکەکەیەکە کۆمپانیەکان مەترسی خۆیانیان نەشاردوێتەوە لەوەی کە ترسی ئەویان هەیە باڵێن دەسەڵاتەکانی زیادکا بۆ ئەوەی کە بنوودە بازرگانیەکانی گرێبەستەکان دەستکاری بکرێتە من گومانم هەیە بەرەو ئەوە بڕوا چونکە دەستکاریکردنی گرێبەستەکان هەروە ئاسان نییە بەڵام ئەو کۆمپانیایە ئەو لایەنەی کە تێچووی و قەرجی نەوتی هەرێمی کوردستانەیە ئەو خەرجێ لەسەر ئەساسی گرێبەستەکانە لە گرێبەستەکانە دیاریەکرا لای چەلێکی پەرەکەوێت و چۆن پشکەکان دابەشەکرێت لەلایەکی تریش لەسەر ئەساسی پلانی پەرەکەدانی کێڵگەکانە کە ساڵانە چەندێک خەرجێک لە کێڵگەکانە و چۆن شوێنی ئەکرێت و ئەو کۆمیتەی بەڕێوەبردننی کێڵگەکان چۆن کارەکانیان کردووە و چۆن توانیویانە ئەو سعرانەوە ئەو نرخانەی کە دانراوە سعری حەقیقین وردبینی بۆ ئەوانە ئەکرێت کە واتە لە ئیدارەدانی کێڵگەکانەوە لە گرێبەستەکانەوە لە پلانی پەرەکەدانی کێڵگەکانەوە ئەمانە کاتێکە ڕێکەوتنی لەسەر فرێت کە ئەمانە ئەو لە ئەگەر من بم هارە بەمە بێوانم لە بەردەستا بێ بۆیە بتوانم لە ئەخیری مانگا بڵێم تۆ ئەو نەتەکەوێت نەک ئەو نەتەکەوێت یاخۆ فعلەن ئەو پارەی کە داوات کردووە وایە و فەرمەوە پشکەکانی خۆتە ئیتر ئایا بە نەوت وەرەگری یا بە پارە وەرەگری ئەویان زۆر کێشەنیان سەبارەت بە بەرهەمێنان تا ئیستا وا ئەزانم هێشتا یەکلایی نەبووەتەوە لە نێوانیانە سێکێکە عێراق ئەڵێ من لە ناوخوا و بەرهەمە وەرەگرم لە جێهان پێت وەرناگرم بۆ بەکارهێنانی ناوخۆ وەرەگرم عێراق و 280,000 بەرمیلت لێ وەرەگرم یاخود چەندێکم لێ وەرگرتی پارەی ئەو نایەم ئەمە کێشەکەیە چونکە چەندێکم لێ وەرگرتی پارەی ئەو نایەم ئەکرێت تۆ بەرهەمت زیاتر بێکەواتە پارەی زیادەکەی نایی ئەوە کێشەیە ئەمانە بە یەکلایی بکرێتەوە لەگەڵ حکوومەتی فدراڵە و ئەگەر نیازپاکی هەبێت تەبیعی عێراقیش لە بەرژەوەندیەتی ئەو نەوتەی هەرێمی کوردستان لە جیهانەوە بڕوا بەرەو بازاڕی ئەوروپا بڕوا بازاڕێکی ترەکەیتەوە ڕاستە شەڕی ئێران ئیسرائیل وەستاوە بەڵام هێشتا کەمومشی شەڕەکە بە تەواوەتی نەڕەویەوەتەوە بارودۆخەکە تازەیە بەڵام هێشتا دەڵەمەیە لەبەرەوە بەرژەوەندی عێراقیشە بە شێوەیەکی تر ئەگەر لە ناحیەی مادیشەوە لە بەرژەوەندی نەبێ ئەگەر لە ژمارەوە حسێبیکەین چونکە دایم بەرژەوەندیەکان بەرژەوەندی ژمارە نین بازارێکی نوێ ئەکاتەوە بەڕووی عێراقا بۆ ئەوروپا ئاسانترە نزیکترە و لە ئەگەری قەیران و هەر کێشەیەک دروست بێ بۆ جنوب
لە عێراق لە ڕێگەی بۆ دیارێمی کوردستانەوە نەوتی کەرکووکی شەتوانێت باشە بکرێەوە مەترسیەکان کەم بکاتەوە لەبەرەوە ئەگەر بەو ئاراستەیە بڕوا حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان و کۆمپانیا نێوتەکان نیازپاکی و ئامادەییان تیاێکە ڕێکەوتن بکەن و ڕێکەوتنەکانیش ئیسا ئەگەر هەیە کە ڕێکەوتن بکرێت بەو هیوایە ڕێکەوتنەکان ڕێکەوتنی کۆنکرێتی بێ و دوای چەند مانگێکی تر دیسان عەرقەلەی بۆ دروست نەکرێتەوە ئەمەش بیستانەوە کێشەیەکی ترە لە دوای انتخاباتەکە و هەڵبژاردن و چونکە شتێکی ترمان لە بەردەستایە لە چەند مانگی داهاتووە ئەبێ یاسای بودجە دەرچەیە ئەم یاسای بودجەیە کە ئێستا بە پێی یاساکە هەموارەکەی ئێمە ڕێکەوتنەکە لەسەر ئەساسی ئەوان ناکەین ئەم یاسایە تەواوە بێ ئەبێ یاسایەکی تر دەرچێت تاکو و کاتەی دەرەچێ ئەگەر نەتوانین زەمینە سازیەکی باشکەین بناغەیەکی باش دانین بۆ ڕێکەوتنەکانمان ئەو وەختە ئەستەمتر و زەحمەتترە بێ دیسانەوە لە پرۆژە بودجەی ساڵی 2026 بتوانین ڕێکەوتنەکان ئاسانتر نابێت بەتایبەت پرسیارێ لەبەرەوە حکوومەت هەرێمی کوردستان و کۆمپانیا نەوتەکان و حکوومەتی عێراقیش لە بەرمەحەکی ئەوان کە چەندێک ئەتوانن بە جددی ڕێک بکەون و نیەتی ڕێکەوتنیان هەیە و چەندێک ئەتوانن پیادەیکەن ڕێکەوتنەکان چونکە زۆر جار ڕێکەوتن کراوە بەڵام پیادە نەکراوە پیادەکردنی ڕێکەوتنەکان بەقەت ڕێکەوتنەکانیش مهمە جێبەجێکردنی خاڵەکانی بەقەت ڕێکەوتنەکان مهمە. بەڵێ دوای دێم و خزمەت مامۆستایەتگەر لەسەرەوەی عێراق خۆی پێویستی بەوە هەیە کە نەوتێرێم هەناردە بکە یاخود ئەگەر هەنەوتێرێم هەناردە بکاتەوە دەبێت بڵێن لە بەسراوە نەوتەکەی کەم کاتەوە کە ڕۆژانە باسی 3 ملیۆن و 200,000 دەکرێت دێمەوە خزمەتت کاکتۆر بەجێت سەبارەت بە بڕی ناوخۆی کە بۆ ناوخۆ بەکاردێ ئێستا بەس دەوە دەکرێت سەڵاتدارێنەرێم داوای 100,000 بەرمیل دەکەن بۆ پێراویستی ناوخۆ بەسوو خەڵک بۆ سوودمەند نەبووە لە بەنزینی پاڵپشتی کراو لە نەوتی سپی ئەی چی لێ دەکرێت مادام ئەو دڵێن بۆ ناوخۆیە خۆ کاتە گەر بڵێن بۆ ناوخۆی عێراق نەوتی سپید بۆ نانێرێ بەنزین بۆ نانێرە وایە بەڵە بەتاکیت خۆی ئەوەی چەکە لەو کێشانەی کە لە بینی هەرێم و حکوومەتی اتحادیە هەیە و خەڵکی کوردستان بەڕاستی بوون بە زەحێت لەو بابەتە یعنی ئێستا دەبینین لە ساڵی 2014ەوە کە نێوانی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لە سەر مەسەلەی نەوت تێک چووە حکوومەتی عێراق سوتەمەنی پاڵپشتی کراوی لە هەرێمی کوردستان بڕیوە بە بازینەوە بە گازوایلەوە بە نەوتی سپیەوە ئێستا کەمێک ماوەیەک تقریبا ساڵی 2 ساڵە بێت کەمێک غازی LPG نێرێت لە کەرکووک و ئەمانەوە کە ویش دامێکی باشی کردووە بۆ ئەم سنوورە بەڵام وەکو ئەوەی کە هەرێمی کوردستان کە خۆی پاڵپشتی سوتەمەنی بکاتە وەکو ئێستا ئەوەی کە بۆ ناوخۆ ئەوە جۆرێک لە چاوە شەکارینێک کە ئەو ئەی چی لێ دەکەن بۆ نمونە 100,000 بەرمیل بڵێن بۆ ناوخۆیە چی لێ دەکەن خۆی جاری هەرێمی کوردستان پێویستی بە 100,000 بەرمیل ڕۆژانە هەر نییە بۆ پێویستی ناوخۆ بانزین و پێویستی بەوەندە نییە هەرێمی کوردستان ئێستا ڕۆژانە 5 میلیۆن بۆ 5 میلیۆن و نیو لیتر بنزینی ئەوێت باشە و گازوایڵش تقریبا نزیکەی دەوری 3 میلیۆنێکی ئەوێت و نەوتی سپیش خۆ دەزانی مەوسیمیە بەس لە مەوسیمی زستانە میلیۆنێک و 300,000 خێزانمان هەیە بەڵێ یعنی خۆی نەوتی سپی زیاتر لە میلیۆنێک بەرمیل نەوتە تقریبا تۆ حسابی کە لە کولی ماڵێکە 2 بەرمیل نەوت سووتێنێت لە ساڵێکە تۆ پێویست بە 2 میلیۆن بەرمیل نەوتە کامیش کەمێتێکی زۆر نییە ینی ئەگەر بەراورد بکرێت پێویستی ناوخۆی هەرێم ئەگەڵ پاڵپشت کراویش بچەند بەرمیل نەوت بڕی دەکات من تەسەوەرەکەم لە دەوری 40,000 بەرمیلەکە لە هەرێمی کوردستان پڕی بکاتەوە ینی ئەگەر بە شێوەیەکی پاڵپشتی کراوە ینی سوتەمەنی پاڵپشتی کراوە بدرێ بە خەڵک ئەو کاتە بەڵە چونکە بەس تۆ بابەتی پاڵپشتیکردنی سوتەمەنی ئێستا هەتەنانەت حکوومەتی عێراقش بۆ نمونە لە بودجێ حاکمی خۆی لە عێراقا چەند جۆرە بودجەیەکەیە ئەم بودجانە پێویستە بەشی هەرێمی کوردستانیش بنێرێت اینجا حکوومەت بتوانێت پاڵپشتی ئەم سوتەمەنیە بکات چونکە ئەگەر تەنها حکوومەتی عێراق بۆ نمونە بودجەی تەشغیلی و بودجەی ئیستیسماریت بۆ بنێرێت ئەم دوو بودجێ ناتوانێت تۆ دامی سوتەمەنیشی پێ بکەیت بۆ نمونە لیترە بەنزین بە 450 دینار بدەیت چونکە جۆری بودجەکەی لە حکوومەتی عێراق بودجەکەی جیاوازە ئەم جیاوازی بودجەیەکە هەیە وای کردووە کە حکوومەتی عێراق کاتێک کە دامی سوتەمەنیە کات کاریگەری نەبێت لەسەر موچە و لەسەر بودجەی تەشغیلی ئەوەی کە ئێستا بە ناوی ناوخۆوە داوا دەکرێت و ئێستش باز دەکرێت بۆ ناوخۆ بەکارێت چی لێرێ بۆ نمونە ئەزانی خۆ نادرێ وەکو بەڕێز باس نادرێت بە بانزین بە هاوڵاتی بە پاڵپشتکردن نادرێت بە نەوتی سپی جۆرە بانزینێکی ئێستا لە سلێمانی و لە هەولێر و لە دووەکی ژەیەکە بە 750 دینار کەمێتێک تەوزیع ئەکرێت
ئەمانە هەیە بەڵام نزیکی دوو بەرامبەریەوەی عێراقەوەیە 450 تقریبا سعرەکەی 300 دینارە لەوەی عێراق گرانترە بەڵام ئەمەی کە جەنابەت باسیەکی ئەمەی هەرێمی کوردستانیش ئەویش بەشێکە لەو ناشەفافەتەی لە کۆی پرۆسەی نەوتێ لە هەرێمی کوردستانە یعنی یەکێکە لەو چەند علامەتە ئیستیفامە گەورەی کە لەسەر پرۆسەی نەوت لە هەرێمی کوردستانە دیاریەکرێت ئەگینا وەکو یادگاریش باسی کرد لە کاتێکە وەزارەتی بۆ نمونە سامانە سروشتیەکان لە کاتێکە تەسریح حەداد ئەڵێ ئەوەنە ئینتاژمانێ لە کاتێکی کە جۆری کەمێتەکە دەگۆڕێت یعنی ئەم ناشەفافەتی کە لە کۆی پرۆسەی نەوتی هەرێمی کوردستانە هەیە لە ساڵی 2014 هەتا وەکو ئێستا وای کردووە کە هەم ژمارەکان ژمارەی دقیق نەبن و هەم داهاتی نەوتی هەرێمی کوردستان دقیق نەبێت و هەم ئەو بەشە سوتەمەنی کە دابی نەکرێت بۆ ناوخۆ خەڵک وەکو پێویست سوودی لێ نەبینێت باشە بەس پێ دوای ئەگەر ڕێکەوتن بکرێت لەسەر نەوت خەرجی کۆمپانیای نەوتەکان کێ دەیداتەوە ئێستا باسی میلیارێک دۆلار دەکرێت شایستی کۆمپانیای نەوتیەکان ڕاستە ئەو بەپێ ڕێکەوتنی نێوان هەرێم و حکوومەتی اتحادیە بێت چونکە کۆمپانیای نەوتیەکان یەکێک لە مەرجەکانیان بابەتی ئەو قەرزەیە کە هەیەنە لە مانگی ئۆکتۆبەری ساڵی 2022 تاوەکو ڕاوەستانی نەوت لە 26 سی 2023 کە هەیە پارەی ئەو فتریان وەرنەگرتووە لای حکوومەتی هەرێمی کوردستان ماوەتەوە بەڵام خۆی ئەمە علامەتێکی تری ئیستیفامیش دروست دەکات ئەی باشە کۆمپانیای نەوتەکان هەر هەمیان لە دوای مانگی 4 2023 دەستیان کردەوە بە بەرهەمێنانی نەوت لە کوردستانەوە نەوت فرۆشراوە و نەوتیان بەرهەمێناوە خۆشیان هەموو جارێک ڕایان گەیاندووە ئەگەر سێری راپۆرتەکانی خۆیان بکەیت راپۆرتی کۆمپانیای نەوتەکان بکەیت باسی قانزاجی زەبەلا حەکەن کە لەم ماوەیە کردویانە تەنانەت ئەگەر سێری راپۆرتەکانیان بکەی باسی ئەوکەن کاڵەن دۆخی دارایی ئێمە ئێستا زۆر باشە و سیویلە و کاشی باشمان لەبەردەسایە لەبەرەوەی کە بە پێشوەختە ئێمە نەوتەکەمانە فرۆشین یعنی لە ماوەی ئەم نزیکەی 2 ساڵ و 2-3 مانگەدا هەتاوەکو ئێستا نەتوانداوە بای ئەو ملیارە دۆلارە بدرێتەوە بە کۆمپانیەکان و لە کاتێکی شاکە وەزارەتی دارایی کە پێشتریش باسمان کرد لە میزانی مڕاجعی خۆیان کە نادوتی بە حکوومەتی اتحادی وە هەروەها چەند جارێک لێدوانی بەرپرسانی فەرمی وەزارەتی داراییژە بۆ کە هیچ داهاتی نەوت نەگەڕاوەتەوە بۆ خەزێنەی وەزارەتی دارایی ئەم پارێ بۆ کێش سوپاس دەکەم مامۆستایەتگەر سەبارەت بە بڵێن عێراق ئێستا خۆی پێویستی بەوەیە نەوتی هەرێم هەناردە بکرێت یاخود لە ڕووی سیاسیەوە و قازانجی لێ دەکات ئێستا باز دەکرد لە ڕێگەی بەسڕاوە 3,200,000 ڕۆژانە بەرمیل نەوت هەناردەی دەرەوە بکات ئەو کاتێ بێ پشکەکەی کەم کاتەوە یاخود نەوتی هەرێم ئەگەری هەیە هەناردەش نەکرێتەوە بۆ ناوخۆ بەکار بێت طبيعي عراق پابندە لە ناو ڕێکخراوی ئۆپیکە بەو سەقفەی کە بۆی دانراوە لە بەرهەمێنان نەکەناردەکردن ینی ئاسی بەرهەمێنانی دیاری کراوە کە لە 4 ملیۆن شتێکە ینی هەر و عێراقیش بەبێ نەوتی هەرێمی کوردستان زۆر جار لەو بەرهەمەی کە بۆی دیاری کراوە یا لەو سەقفەی بۆی دیاری کراوە زیاتری بەرهەمێناوە لەبەرەوە ئێستا عێراق ملزەمە کە بەشێک لەو بەرهەمە زیایشی کەم کاتەوە نەک زیادیکە لەبەرەوە هەر بڕەنەوتێک لە هەرێمی کوردستانەوە بەرهەم بێنرێ مەفروزە و لە چوارچێوەی نەوتی عێراقایە و ئەبێ لە کێڵگەکانی تر کەم بکرێتەوە نەک تەنها لە ناوخوا بەکاربێنرێ بەڵکو ئەبێ لە بەرهەمێنان کەم بکرێتەوە چونکە سەقف ڕاستە ئیسە سیاسەتی ئۆپیک لەوایە کە وردە بەرهەمیان زیاد کرد بەڵام هێشتا عێراق بەناکانی لەو زیاترە کە ئۆپیک بۆی دیاری کراوە گەر هەرێمی کوردستانیشی بێتە سەر بەتەکید ئەبێ ئاسی بەرهەمەکەی زیاتر کرێتەوە عێراق لەوا سوودمەندە کە طبيعي تایسە مماطلەی کردو چونکە پێویستی پێی نەبوو ویستوێتی زیاتر فشار لەسەر هەرێمی کوردستان و کۆمپانیای نەوتەکان کا بۆیە بە مەرجەکانی ڕازی بن و بتوانێت ئەو شتانی کە داوایەکە بتوانێت بیسە پێێنێ بەسەریانەوە 2 ساڵە مراوەهاکەن لەگەڵیانە بۆ ئەوەی نایە بکاتە ڕێکەوتن ئەگینا تەنها با بڵێن ئەوەیە کە بازاڕێکی ترەکاتەوە بۆ عێراق و ئاراستەیەکی تری نەوتەکەی هەیە ئەگینا لە نەتیجە ئەبێ ئەو پارەی کە ئێرێ بە کۆمپانیەکان زیاترە لەوانەیە عێراق لە چەند کێڵگەیەکی کەم نەبێ بە شێوەیەکی گشتی ئەبێ خەرجەکەی زیاتر بە کۆمپانیا نەوتیەکان واتە لە ڕووی ژمار و داراییەوە عێراق قازانج ناکە بەس لەو ڕۆوە قازانجەکە کە دەرچەیەکی تری هەناردەکردنی عێراق بکرێتەوە کوتمان بۆ بازاڕەکانی جیهان بۆ بەتایبەتی بۆ ئەوروپاش بۆ نزیکترە بۆ تەشویشی کەمترە بۆ ئاستناوەکەی بکرێتەوە
وایە ئێستا تورکیاش حازرە زیاتر پێچێنەوە تێرین بۆ ناوخۆ بەکاردیان هەناردە بکرێتەوە تورکیاش حازرە بۆی لە ڕێەوە هەناردە بکرێتەوە عراق تورکیا ساڵ و نیوە کاڵیامانەدەین چێکمان کردوتەوە وتی حازرین چاوەڕێ عێراقین مهم نییە بەلای هاوڵاتی هەرێمی کوردستانەوە ئەو نەوتە بۆ کوێ ئەچێەوە چۆن لەکوێ سەرفەکرێ مهم ئەوەیە نەوتەکە تەسلیم بە ئایا ئەگەر هەناردە بکرێت تەسلیم بە سۆمەوە کرێت سۆمۆ ئیفرۆشی ئەگەر هەناردە نەکرێت و لەناوخوا بەکاربێنێت تەسلیم بە وەزارەتی نەوتەکرێەوە وەزارەتی نەوت بەرپرسە لەوەی کە چۆن بەکارێنە لە نەتیجە شاپێداویستەکانی خەڵکی هەرێمی کوردستان ئەبێ زامن بکرێتیایە و ئەوانەی کە بۆ پاڵاوتنی ناوخۆ بەکارێنێت چونکە لە نەتیجان تۆ ناتەوێت هەناردەکردنی نەوت ئەوەی تر ببێتە هۆی ئەوەی کە سوتەمەنی گران ببێ بە تەکید ئەبێ بەشێکی بپاڵێورێ بۆ پێداویستی ناوخۆ و بەرهەمەنەوتیەکان سوودی لێ بێنێت چونکە عێراقیش چەندین پاڵاوگەی هەیە و هەندێک پاڵاوگەی هەرێمی کوردستانیش بەکارێنرێ بۆ پاڵاوتنی سوتەمەنیەکانی دەبەرەوە بەشێکی بەتەکی دەبێت بەکار بێنرێ بۆ پاڵاوتن و بۆ بەکارهێنانی ناوخۆ ئایا بە سیاری مدعمە یاخود بۆی بتوانێت لە ناوخوا بەرهەم هەبێت بۆ ئەوەی نرخی سوتەمەنی لەوە زیاتر گران نەبێت طبیعی ئەبوایە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە چەند جار و تومانە بەوەی کە پاڵاوگەکان سعریان بە $30 و بە $26 و بە $35 و معدل وەرگرین بە $33 وەرگرتووە کە نیوە قیمت بووە ئەبوایە ئەمە هاوکارێک وایە بۆ ئەوەی نرخی سوتەمەنی لەناوخوا دابەزێن چونکە ئەو سوتەمەنی یاخود ئەو نەوتەی هەرێمی کوردستان هەمووی ئەفرۆشرێ بە پاڵاوگەکان حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیا نەوتەکانیش ئەگەن بە پاڵاوگەکان و چەند بازرگانێک لە ناوخوا دەستکاریەکرێ ئیتر لە پاڵاوگە گەورەکانە بێت هەنێکیشی لە پاڵاوگە بچووکەکانی کە سەر بە پاڵاوگە گەورەکانن بەکارێنێت و ئەنجامناداکرێ ئەمە بواە فرسەتێک وایە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بەوەی تێچووی یاخود نرخی نەوتەکە زۆر هەرزانە لە مقابلیشا ئەوە بەڵێ بەڵێ مامۆستایەتگار سوپاس دەکەین مامۆستایەتگار سیدق دیارە دەنگینەمە هەر کۆتایی بەرنامەکەش بەدەوە پرسیارش بۆ دکتۆر باچێت سەبارەت بە پێدوایگە نەوتەکە تەسلیم بکرێ پشکی هەرێم بە تەواوەتی دێت ئەگەر نەوتەکە تەسلیم بکرێ جاموچە بێت پارێک ڕۆژەکان بێ هەرێم دەچێتە قۆناغێکی نوێەوە بەڵێ بە دڵنیایی کە ئەو نەوتی هەرێمی کوردستان ڕادستی حکوومەتی عێراق بکرێت ئەو کاتە هەرێمی کوردستان بە تەواوەتی پابەندی یاسای بودجە دەبێت و لە یاسای بودجە و لە جەدوەلەکانی یاسای بودجێشدا بەشە بودجێ هەرێمی کوردستان دەڵێن بەشە بودجە چکە بەشە بودجە ئەو کاتە بودجێ تەشغیلی و ئیستیسماری و لەگەڵ موچە و هەموو ئەو لەگەڵ بودجێ پەرەپێدان و ئەمانە هەمووی دەبێت بۆ هەرێمی کوردستان و یەکێکیشە لە داواکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە دوایین کۆبوونەوەی چەند ڕۆژی ڕابردووە کە لەگەڵ شاندی وەزارەتی دارایی عێراق کراوە کە هەرێمی کوردستان داوای تەنها موچەی نەکردووە بەڵکو دەبێت بەشە بودجێ هەرێمی کوردستان بە تەواوەتی بگەڕێتەوە و ئەو کاتە کە بەشە بودجەکە گەڕایەوە سەرجەم سێکتەرە ئابوورەکانی هەرێمی کوردستان بە وژانەوەی باشی تیادا دروست دەبێت و کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان ئەتوانێت گەشتبینی کێشەی موچەش چارەسەری بۆی نێوتەوە بەڵێ بە دڵنیایی بەس کێشەی نەوت لە بینی هەرێم و عێراق چارەسەر بێ شتێک بە ناوی کێشەی موچە و نامێنێت کێشەی موچە کۆتای پێ بە کورتی بەسە غازیەکە چی بەسەرات هەڵایەکی زۆری لەسەر دروستکە بەشێک بوو لە کێشەی موچە بەڵێ خۆی ئەو بەشێ نەبوو لە کێشەی موچە بابەتێکی تر بوو کە دروست کرا و کۆمەڵێک پەیوەند بەشێکی زۆریشی پەیوەندی هەبوو بەو جەنگەی کە چاوەڕوانەکرا لە بینی ئیسرائیل لە بینی ئێرانە هەڵبگیرسێت بەشێکی وە چاوەڕێی گۆڕانکاری گەورەبوون ڕەتی بە گرێبەستەکانەوە نەبوو بەس گرێبەستەکان تەبیعی ڕاستەخۆ ناکەوێتە بواری جێبەجێکردنەوە بەڵکو کاتی ئەوێ دەتاوەکو کۆمپانیاکە خۆی ئامادەکاری دەکات بۆ ئەوەی کە بلۆکە نەوتەکە وەربگرێت دوای جەنگەکە عێراق داواکاری زیاد بوو داواکاری هیچ لایەکان تقریبا نەتوانم بڵم زیاتر نەبوو بەڵام گۆڕانکاریەک لە ناوچەکەتا دروست بوو بە تایبەتی لە هەرێمی کوردستانەوە کە خوازیار بێت بەوەی کە بگاتە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراق بەڵێ سوپاس دەکەین دکتۆر بەهجەت ئەحمەد شارەزەینەت و غاز لە ستۆدیۆ هەروەها مامۆستایەتگار سەدیق سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیت لە پرۆسەکانی نەوت کە لە بەڕێتانیاوە لەگەڵ مامی سوپاسی جەنابش دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکاران خواتەمەنە